بەڵێ دەمانوێت ئەم بەیانیە کەمێکیش لەبارەی ئەو ئاماژە مرۆیانە باز بکەین کە لەگەڵ وەرزشە خۆگونجاندنێکیان هەیە و وەرزش و کولتور پێکەوە ئەبەستنەوە مرۆڤ تا چەندە ئەتوانێت ئەو یاریە وەرزشیانە بکاتە یاریەکی وەرزشی و لەگەڵ کولتوری خۆشیان بگونجێنێت و ساڵانە بیکا بە فستیڤاڵ چونکە ئەوەی کە دەزانین لە هەموو جیهانە وەرزش گرنگێکی زۆری هەیە جگەلەوە لە کوردستانی ئەمەش هەوادارێکی وەرزشی زۆرمان هەیە ئەم بەیانیە زیاتر گفتوگۆکەین سەبارەت بەوە تا چەندە لە هەرێمی کوردستان گرنگی درراوە بەوەی کە وەرزش بکرێتە کولتور یاخود ئەو وەرزشانە وەکو فستیڤاڵێکی کولتوری ئەنجام بدرێت ئەم بەیانیە زانە حەمەڕە ئەو پسپۆڕی وەرزشی و نابژیوانی تۆپی بالا میوانە لەگەڵمان بەخێر هاتی سەرچاوان کاک زانە بابزانین ئاماژە مرۆیەکانی نێو پەروەردەی وەرزش گرنگی پەروەردەی وەرزش چۆنن؟ یەبە لە پەروەردەی وەرزشیە زۆر گرنگە ئەوە بزانین کە توانە شارەوەیەکان ئەو وزە شاراوەی کە لە تاکەکانمانە هەیە هێواش گەشەی پێبین بیخێنەوە ڕێستەر ئەو ڕێچکەی کە خۆی ئەدۆزێتەوە لە بوارەکەیە ئێمە لە پەروەردەی وەرزشیە پێناسی زۆرمان هەیە لەبارەی توانە ئەمرۆیەکانەوە توانە ئەمرۆیەکان زۆر بوارەگرێتەوە بەس ئەو بواری کە ئێمە ئیشی تیاکەین و کاری لەسەرەکەین و زۆر گرنگە بەلامانەوە لە ناو کۆمەڵگەیە ئەوەیە کە ئەو توانایی کە لە تاکەکانە شاراوەتەوە گرنگی پێ بین گەشەی پێ بکەیت بۆی ڕێژکەی خۆی بدۆزێتەوە زۆر باشە چونکە ئێمە پێویستمان پێەیە کە دەستەکەین بە وەرزش ئایا وەرزش بۆ چ بابەتێک بەکارێنین ئەمانەوێت کەسەکە ببێتە ئەستێرەیەک یان ئەمانەوێت ئەو کەسە تەندروست بژی لە ژیانە طبعاً تەندروستیش کە ئاڵێن تەندروست بژی تەندروست زۆر لایەنەکات کە بە کەسێک گەڵێ ئەتەوێت تەندروست بژیت تەندروست ئەخۆیت تەندروست ئەخەویت تەندروست هەڵسوکەوتەکەی لەگەڵ دەوروبەرتە تەندروست وەرزشەکەیت کە ئەوە ترۆپکی ئیشەکەی ئێمەیە باشە ئەرکی کێ ئەم توانایانە بدۆزێتەوە ئەرکی ئەو کەسانەیە کە پسپۆڕی وەرزشین ئەو کەسانی کە هیوایەتیان بواری وەرزشیە ئەو کەسانە بێ گرنگیان پێ بدرێت خولیان بۆ بکرێتەوە بەشداری خولەکان بکەن ئایا لە ناوخۆیان بێت یان لە دەرەوە بێت زۆر جار لەلای ئێمە ئەوترێت خول ناکرێتەوە یان خۆمان وەکو مامۆسایانی وەرزش زۆر جار وردەگلەیەکەین ئەڵێن خولی وەرزشیمان کەمە خولی وەرزشی بۆ مانایە ناکە چالاکی وەرزشیەکان نەکرێت بۆ مانایی کە پسپۆڕانی وەرزشی ئەوانەی کە لە فێرگەکانە ئیشەکەن باڵێن قوتابخانە و خوێندنگەکان خولی وەرزشیمان کەمەوە مامۆسایانی هونەر و وەرزش خولی وەرزشیان کەمە یعنی پێویستە ئەو توانایی کە هەیە نەپوچێتەوە خولیان بۆ بکرێتەوە بەشداری بکەن لە خولەکان واتە ئەتوانین بڵێن کێشەکە لە خوێندنگاکانەوە دەست پێ ئەکات چونکە ڕەنگت هەندێک جار لە هەندێک قوتابخانە هەمووی ناڵین ئەو وانەیە کە وانەی وەرزشە بە هەندوار ناگیرێت هەر ئەوەنەیە کە قوتابیان ئەخرێنە ناو چۆنەڵێت ساحەی خوێندنگاوە ئیتر بەبێ کە سپۆڕێکی تایبێت مامۆستایەکی تایبێت بەسەر سەریانە بێت توانەکانیان پەرە پێبات خۆی دوو لایەن هەیە لە بارەی ئەوەی کە وانەی وەرزشی گرنگی تایبەتی پێ نادرێت لایەنێکیان ئەو کەسەیە کە ئەرکەکەی پێسپێراوە لە قوتابخانەکە یان لە خوێندنگاکەیە ئیشەکەی بەڕێکوپێکی لەوانەیە جێبەجێنەکە ئەویش کۆمەڵی وەسایل ئەویش کۆمەڵی حوجێ هەیە لە بەردەم ئەو شتەیە یعنی کۆمەڵی شتی هەیە ئەڵێ بۆ نمونە یاریگاکەم باش نییە باشە پێویستیاتی کەلوپەلی وەرزشیم لە بەردەستانیە یاریگای باشم لە بەردەستانیە زۆر جاریش پێویستیاتەکان هەیە بەڵام خێزانەکان ڕۆشنبیری لە بەرامبەر وەرزشە تاکو ئێستا سستە بەرەو پێش چووە بەڵام زۆری ماوە ئەو هەدەفی کە ئێمەمانەوێ هێشتا پێی نەگەیشت باشە لێرە ئەتوانین بڵێن پرۆگرامی وەرزش توانیوێتی کاری تیمی یاخود وەرزشکردن بە تیم پەرەی پێ بدات بۆی کە هەر لەوێ سەرچاوە بگرێت ئەگەر تیمەکان لە قوتابخانەکان دروست ببن بێگومان ئەو منافەسەکردنە لە بینی قوتابخانەی بۆ قوتابخانێکی تر دروست دەبێت و وردە بێگومان یعنی لە مەجای وەرزشە لە بواری وەرزشە یەکێک لەو ئیشانی کە جەختی لەسەرەکرێتەوە
پەیوەستبوون بەو یاسایانەیە کە ڕاهێنەرەکەت بۆتی ئەخاتە بەردەست و لە یاساکان لانەیت ئەوە یەک. خاڵی دووەمیانەوەیە کە لە ناو وەرشا فێریەوەبی بە تیم ئیش بکەیت، چونکە تۆ لەگەڵ ڕاهێنەرەکەتە ئەگەر یاریەتاکەکانی شەڵبژێری یاریزانێکی تێنسمانەیە تیمێکی تایبەت بەخۆی هەیە، چونکە یەک یاریزانە تیمێکی تایبەت بەخۆی دروستەکە تۆپی پێ بە هەمان شێوە تیمەکەمان گەورەترە بێت. ئیشی وەرزشی یعنی کارکردنە بە تیم، تۆ زۆر گرنگی بە ئەوەیت چۆن لەگەڵ دەوروبەرەکەتە بە شێوەی تیم ئیش بکەن، بە شێوەی گروپ ئیش بکەن، چۆن گوێڕایاڵی یاساکانی نێوانتانە بن. چونکە لە ناو وەرزشە ئێمە کۆمەڵێ بابەتمان هەیە کە لەسەر ئەوەی کە بە تیم ئیش بکەین چۆن بەرەو پێشەچین بە تیم، چونکە یەکێکمان خەلەلی هەبێ هەمومان بڕۆین ئەو کەم و کوڕێ بە خێرایی چاپ بکەین. لەبەرەوەی ئێمە پێویستمانە بڕۆینە هەنگاوی پێشتر، ئێمەمانەوێ ئینجاز ینی هەدەفێکمان هەیە، ئامانجێکمان هەیە لەوەی کە شتێکی باش بەدەست بێنین، کەواتە بۆی شتە باشەکە بەدەست بێنین، ئامانجەکەی خۆمان بەدەست بێنین، ئەبێ خاڵە لاوازەکانی خۆمان لەگەڵ تیمەکەمانە بە خێرایی چاکبین، بە تایبەتی لە کاتی کێبڕکیەکانە. زۆر باش. ئەوەی کە بینیمان کەمێ لەمەوە بەر لەناو راپۆرتەکە باسیەوە بوو کە وەرزشکردن کراوە بە کللتور، تەنانەت کەسە بە ئەزمونونەکان بەشداریان پێکراوە، کەسە بە تەمەنەکانیش بەشداریان پێکراوە. ئەگەر ئەمە وەکو نمونەیەک وەربگرین لە باکووری کوردستان، لە ناو باشوورە ئێمە تا ئێستا توانیمانە چی بکەین لەو بوارەوە کە وەرزش بکەین بە کللتور، کەسە بە ئەزمونونەکان لە ناو فستیڤاڵەکان یاخود لە ئەو خولانەی کە ئەنجامەدرێت بتوانن یارمەتی دەری ئەو نەوە نوێ بنکە یاخود ئەو جیلە نوێ بن کە ئێستا هەن و بیکەین بە کللتور. ئەمە خۆی وەرزش کللتورە، کللتورێکە شمولی هەموو کەسەیەکە، یعنی پەیوەست نییە بە تەنها تەمەنێکەوە. ینی زۆر کات لە لای ئێمە ئەوترێ وەرزش بۆ گەنجەکانە، نەخێر، وەرزش لە مناڵانەوە تا بە ساڵاچوەکانەگرێتەوە. ئەو تەمەنی کە تۆ دەست بە وەرزشەکە ئێمە گەر بمانەوە ئەستێرەیەک دروستکەین لە 4 ساڵیەوە بێ و کەسە بهێنینە ناو بواری وەرزشەوە لە تەمەنی 4 ساڵیەوە. یعنی لەو کاتەوە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆەوەی هەموو ئەو توانایی کە پێویستمان پێێتی لەو کەسەیە دروستی بکەین بۆ خۆشی تواناکانی وردە بەرەو پێش ببات. لە لای ئێمە لەم چەند ساڵی ئەخیرە جێگای خۆشبەختیەکە کللتوری وەرزشی بڵاو بۆتەوە بەناو خەڵک حەزی لێە بڕوا لە هۆڵە وەرزشیەکان جیم بکات. خەڵک بەعام ئێستا لە وەرزی هاوینین گەرمایە مەلەوانگەکان بەرناکەون، تەنانەت بە تەمەنەکانی شەبینی ئەوانەی کە سەردانی هۆڵەکان بکەن ئەبینن کە کەسانی بەتەمەن لە هۆڵەکانی وەرزشین خانمان کە پێشتر ڕەنگە هەر بڵین هەر بە هیچ شێوەیەک ڕێژەیەکی لەو شێوەمان نەبووە، بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکە زیاترەکە، ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە. بەس هیوادارم دەبێتە تەقلیدێک بە یعنی چاولێگریەک بە ڕێگایەکی کەیە. ئێمە پێویستمانە کۆمەڵگایەکی وەرزشی بەرهەم بێنین، چونکە دەوڵەتە پێشکەوتوەکان ترۆپکی وەرزش لە ترۆپکی ئیشەکانیانەیە. ئەو دەوڵەتانی کە پێشکەوتون یعنی وەرزش بنەمای ڕئیسیانە لە پێشی هەموو شتەکانیانەوەی، لەبەرەوەی ئەو پەیامەی کە هەیەەوە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی خزمەتکردنەوە، لە ڕووی خزمەتی ژینگە پارێزیەوە، لە یاریگایەکە پیشانی هەموو جەماوەرەکەیان و هەموو ڕاگەیاندەکانیان بە خێرایی بڵاوە بێتەوە، چونکە لە ڕێگای وەرزشکردنەوە بە ئاسانی توانین کەڵچەر و کللتوری خۆمان بێنینە جێگەکانەکە. بۆیە ئێمە زۆر پێویستە ئەو کەسانی کە لە بواری وەرزشیە ئیشەکەن تواناکانی خۆیان لە ماڵەوە جێ نەهێڵن، یعنی بیهێنە دەرەوە بە خێزانەکانی دەوروبەریان دراوسەکانیان، ئەو کەسانی کە ئیشیان لەگەڵاکەن و ئەیان ناسن ئەو توانایانە وردە بەگەڕ بخرێن. باشە جەنابەت دوتت بۆ ئەوەی کە بە ڕێگە دروستەکەی بڕات نەبێتە چاولێکەری، تا چەندە ئەگەر وا بێت گرنگە قوتابخانەی وەرزشی هەبێت بۆ کارامەیی وەرزشی؟ لە هەموو وڵاتانە قوتابخانە وەرزشیەکان کە هەیە یعنی لێەوە ئەستێرەکان دروست دەکرێن. لە ئەمریکایە ئەو یاریزانانەی کە دروستە بن زۆرینیان لە زانکۆکانەوە دەرهێنرێن، ینی تا گەشتوتە ئاستی زانکۆیی لەوێ بووەتە وردە خەریکە وەکو ئەستێرەیەک دەرەکەوێت، ئەیان هێنن لە هەڵبژاردەکانی خۆیانە لە یانەکانی خۆیانە یاریان پێکەن، ئەیان کڕن عەقدی گەورەیان لەگەڵاکەن، گرێبەستی گرانبەهایان لەگەڵا دروستەکەن، بەم شێوەیە ئەستێرەکانی خۆیان ئەناسێن. لە لای ئێمە بەداخەوە فێرگە وەرزشیەکانمان
ئەگەر هەبێ زۆر زۆر کەمە تاک تاک لە شارەکان وردە وردە خەریکە دروستە بێت ئەویش بە هاوکاری کۆمەڵێک کەسی گەنجەوە دەستخۆشییان لێ یەکەم زۆر زۆر یعنی هیوادارم قەت ماندوو نەبن ئەگەر ماندووش بوون بە دەوروبەرەکەیان بڕێن بۆ یارمەتیان بین حەزمان لێە ئەو فێرگەورشیانە نەک لە هەر یانەکانە هەبێ بەڵکو لە هەموو گەڕەکانە وەکو مارکێت با بکرێتەوە لە جێ زۆر باشە باسی فێرگە وەرزشەکانەکەیت با بێمە سەر پسپۆراتێکی خودی جەنابێت کە وەرزشی بالەیە و یاری بالەیە ئەوەی کە ئێمە زانیمانە لە جیلەکانی مەوامانە زانی وەرزشکردن تەنیا تۆپی پێەیە ئێستا شەروایە هەر ئێستاش وایە بۆ پرسیارەکەم ئەوەیە تا چەندێک ئێستا خەڵک ڕوە کات لە وەرزشە جیاوازەکان مە لەوانگەوە دەزانی کە خەڵک لەبەر گەرمای هاوی بۆ فێنکی بەڵام تا چەندە ئەو وەرزشانەی دیکە بۆ نمونە باسکەیە بالەیە تۆپی سەر مێزە تێنسە ئەمانە تا چەندێک ئێستا لە کوردستان ناتوانین بڵین باوە و خەڵک ڕووی تێکات تا ڕادەیەک خێزانەکان خەریکە وشیارە بنەوە لەوەی کە تەنها وەرزش تەنها تۆپی پێ نییە خەتای ئێمە نییە کە تۆپی پێ بووەتە سەرکردەی هەموو یاریەکان لەبەر ئەوەیە کە یاساکانی هەموو کەس لێیان تێیەکە ڕاگەیاندن زۆر زۆر گرنگی پێەیە هەموو کەسێک ئەستێرە ناودارەکانی تۆپی پێ ناسێ بەڵام ئەستێرە ناودارەکانی بۆ نمونە مەلەوانی و تۆپی تێنس و تۆپی باسکەوانە زۆر ناناسێت ئەوە خاڵێکە کە خێزانەکان تەنها تەلەڤیزیۆنەکانیان نەخەنە سەر تۆپی پێ لەگەڵ ئەوەشە بەداخەوە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو یعنی ئەوە چەند ڕۆژێکە پاڵەوانیتی تۆپی بالە ئەکرێت یەک کەناڵ یا دوو کەناڵە بینین یاریەکان بە شێوەی لایڤ بگوازنەوە زۆرینەی ئەو جەماوەری کە سەیریەکات من خۆم ئاگادارم لە ڕێگەی فەیسبوک و لینکەکانەوە لە یوتیوب و لە کەناڵەکانی واتە کاکزانە من لێرە قسەکەت بۆ بڕم حەزەکە هەیە لە ناو خەڵک حەزەکە هەیە بەڵام بڵاوکردنەوەکەی کە تا چەندێک خەڵک حەزیلێتی کاری ڕاگەیاندنەکان لێرە سستە وەکو ڕاگەیاندن تەنها گرنگی زیاتر ئەدرێ بە تۆپی بکەم ئەو هەواڵانی ڕۆژانە لەسەر تۆپی بێ بڵاوکەتەوە کەم زۆر زۆر زیاترە لەو هەواڵانی کە لەسەر بوارەکانی کە بڵاوە گرنگیان بابەتە لەوەیشە زیاتر کچان ڕوئەکەن ئەو جۆرە وەرزشانە ئەگەر وا بێمە هەمیشاڵین مافی ژنان هەمیشە ئاڵین پەرە بەکارەکانی ژنان بدەن پەرە بە ژنان بدەن لە بواری وەرزش لە هەموو بارەکانە ئەمە بە جۆرێکی دیکە خزمەتکردنە بە ژنان و کچان چکە زیاتر ئەوەی کە ئەبینی لە مەلەوانگەکانە لە تۆپی بالێ باسکە زیاتر کچانن ئەوەی کە تۆپی پێ زیاتر کوڕان زیاتر کوڕانن بەڵام لە تۆپی بالەشە کوڕانمان زۆر زۆر باشە یعنی مانگونیوەک پێش ئێستا بوو یانەی هەولێر وەکو نوێنەری کورد وەکو نوێنەری یەکێک لە تیمەکانی عراق بەشداری پاڵەوانێتی یانەکانی ئاسیایی کردو کە ئەوە جێگای خۆشبەختیە بەڵام کەمترین ڕاگەیاندن باسی کرد یعنی ئێمە خۆمان بە پێی شتەکانمانەوە دەوە تا برادەرەکانمان لە دەرەوەن دڵخۆش بن بۆ یعنی کاتێک تیمێکی جیا لە تۆپی پێ ئەڕواتە دەرەوە گرنگێکی کەمی پێ ئەدرێت ئەوە وەکو گلەیە گڵگلەیە خۆی پێویست بوو هەر لە مەتارەوە لەگەڵتان بن بۆ ڕۆشتن هەتا هاتیمانە ڕۆین پێشوازیانەکەین لە مەتار گوڵیشیان پێین بەس کەس باسی ناکات کەس باسی ناکە پێویستەکە باس بکرێت ئەمەش بۆیە ئەم پرۆگرامانە ئەنجام ئەین لەگەڵ کەسانی وەکو بەڕێسا ئەمانەوێت ئەمە ببێ بە بابەتێک کە خەڵک بزانێت کە ئەم وەرزشانی دیکەش هەیە گرنگی تایبەتی خۆیان هەیە خەڵکانێک هەن کە سەرنجیان لەسەر ئەو جۆرە وەرزش تەنیا تۆپی پێ نییە ئەگەر وابێت کاری خوێندن و پەروەردە و پرۆگرامەکانی خوێندن پێویستەکات هەموار بکرێتەوە بۆی کە گرنگی بەم وەرزشانی دیکە بدێت مەبەستم لە ڕووی قوتابخانە و خوێندنگە و پەروەردەوەیە لە قوتابخانەکانە پرۆگرام ئێستا دانراوە بۆ هەموو بوارە جیاوازەکان تەنها تۆپی پێ نییە بەڵام کللتورەکەی ئێمە وایە مامۆساکانیشمان بەڕاستی لەوەیە کەم دەرخەمن تۆپەکەیان بە فێرخوازەکانیان تۆپی زیاتر تۆپی پێکرێت یعنی لە زۆربەی خوێندنگەکانە گرنگی ئەدرێ بە تۆپی پێ ئەکرێتەوە یعنی یاریگای تۆپی پێ لە پێشەمو یاریگاکانیکەوە چارەسەرەکرێت بۆیە ئەوە پێویستەکات یعنی گرنگی زیاتر بدرێ بە بوارەکانی کە بۆ خۆم هەموو جارێک بە فێرخوازەکان مەڵێم وەرزش تەنها تۆپی پێ نییە ئەوەشی کە لە لای وەرزشەکانی کەکە نمرەی زیاتری پێم زیاتر ئەڕۆینە دەرەوە لەگەڵ تیمەکانی کە زیاد لەبەرەوەی لە تۆپی پێیان ئەستێرەی باشمان هەیە بەڵام لە یاریەکانی کە شوێنی دیکە پێویستی پێ ئەستێری ئەمانەوێت ئەوشتە زۆر باشە ئێستا باسی ئەوەت کرد کە خۆت
پاڵپشتی و کەساناکەی کە وەرزشی دیکەکە نمرەی باشیشیان پێدەی ئەمە تا چەند گرنگە کە یاخود بزانین تا چەند هەواهەنگی ئەکرێ هەبێ لە نێوان خوێندرگەکان تیمەکانی خوێندرگەکان لەگەڵ فێرگەکان واتە خوێندرگە وەرزشیەکان هیچ هەماهەنگیەکەی لە نێوانتانە بۆی زیاتر هەش بێ زۆر سستە یعنی بەداخۆ سپۆرانی وەرزشی پێ دوای خەتاکە ناڵێن بەس پێ دوایە کێشەکە لەلایەن کاملاوەیە ئێوەن کە بەڕۆ ڕووی خوێندرگاکان ناڕۆن فێرگەکانی وەرزشی یان خوێندرگاکان بەڕێ بە پیری ئێوە نایەن بە فێرگەکان کە من و زۆر جاریش کە لەیانەیە کافر فێرگەیەک دروست کراوە زۆر جار مامۆسانی وەرزشی ئەڵێن لایەنگری ئەو یانەیە نیم هاندەری ئەو یانەیە نیم بۆچی تەنها ئەو هەیبێت بۆچی ئەگەر یانەیەکی کە هەیبێ من ئامادەم مناڵەکەی خۆشم بەرم ئەوە کێشەیە ینی ئەمە وەرزشەکەین ئەمانەوە کۆمەلگایەکی تەندروست بەرهەم بهێنین یعنی تەندروست لە هەموو ڕوویەکەوە تەندروست لەوەی کە بەلای منەوە گەورەترین کاری تەندروستی ئەوەیە کە پەیوەندیە نێودەوڵەتیەکانە باش بێت لەبەرەوەی بە ڕێگای وەرزش وتم بە خێرایی کللتوری خۆمان ئەگەینێنە وڵاتانی کە چەند ساڵێک پێش ئێستایانی هەولێر لە تۆپی پێ ئەڕۆژ بەشداری یاریەکانی یانەکانی ئاسیایە کرد لە تۆپی پێە یعنی ئێمە کە ڕۆشتین سەردانی وڵاتانی کەمانە کڕیانوت یانەی هەولێر لە عێراقەوە هات بەشداری پاڵەوانیەکانی کرد یعنی ئەیان زانی یانەیەکە لە باکووری عێراقایە یانەیەکی کوردستانە باسی ینی لەسەر ئەوە شتیان پێوتی بەڵام کاتێکە ڕۆشتی دە کۆمەڵی مەسایلەکەەوە قسە لەگەڵیان ناکرد معلوماتیان نەبوو بەڵام لە ڕووی ڕاضەوە لە ڕووی وەرزشەوە شتەکانی ئێمەیان ناسی بوو کەسەکانی ئێمەیان ناسی بوو ئێمەش ینی لە ناو خۆشمانە زۆر جاڕڵین هەموو کەس کریستیانۆ ڕۆناڵدۆ یان لیۆنێل مێسیە ناسێ بەڵام سەرۆکی پورتوگالیش و سەرۆکی ئەرجنتینیش کەس نازانێ ناویان چیە یعنی ئەوانە بە خێرایی ئەتوانی لە ڕێگای وەرزشکردنەوە ئەو پەیامەی کە هاتە بە خێرایی بیگەینیتە دەوروبەر بیگەێنیتە دەروی وڵاتەکەی خۆشە بۆیە پێویستمان بەوە هەیە وەکو مامۆسایانی وەرزش پەیوەندیکی تون و تۆڵ دروستکەین لە بینی لە نێوان یانەکان و مامۆسایانی وەرزش و ئەو کەسانی کە نەکرد مامۆسایانی وەرزش ئەو کەسانی کە خولیای وەرزشیانێ ئەو کەسانی کە حەزیان لێ وەرزش بکەن یان ئارزوویەکیان هەیە لە وەرزشکردن زۆر کەسەیە ئارزووی وەرزشکردنی هەیە بەڵام توانە دەستەیەکانی وەکو پێویست نیە ناتوانێت وەرزش بکات بەڵام هەندێکی سەرسەختیشە لەگەڵ یانەکانی خۆیان باشە ئێمە سپاسی ئەزانە حەمەڕە ئەو پسۆڕی وەرزشی و نابژێوانی تۆپی بالاکەین بۆ هیوایکە بە زووترین کات ئەو هەواهەنگێ لە نێوان خەڵکی وەرزش دۆست لەگەڵ فێرگەکانە ئەنجام بدرێت و خۆیان هەنگاو بۆ ئەوە بنێن جگە لە یاری تۆپی پێ یاریەکانی دیکەش هەن تەنیا سەرنجان لەسەر ئەو یاریە نەبێت باسی ئەوەمان کردو هەمیشە وتومانە سینەما ئەتوانێت دۆزی کورد بە هەموو جیهان بناسێنێت لەگەڵەوەشە وەرزشیش ئەتوانێت ئەستێرەکانی وەرزشی کوردستان ئەتوانن کورد و کوردستان بە زۆر وڵاتانی دیکە بناسێنن کە ئێمە هەین ئینشەڵا خێرایی ئەستێرەکانمان بگەنە دەرەوە و زیاتر بمان ناسێنراین بە زیاترمانەوە ئینشەڵا زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوە